بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. خۆشەویستان، یەکێک لە نیعمەتە گەورەکانی پەروەردگار کە خەڵاتی کردووە بە مرۆڤایەتی کە ئەبێتە هۆکاری ڕۆشنایی ماڵەکانمان، نووری چاوەکانمان، زینەتی ژیان و حەیاتمان، نیعمەتی منداڵە و بەخشیوێتی بە زۆرێکمان. لە یاسا دەستکردەکاندا ئەگەر بێت و تەماشایەکیان بکەین ئەبینین ئەگەرچی ئیدعای مافی منداڵ ئەکەن کەوا پێیان دراوە، بەڵام تەنها ئەبینی ڕۆژێکیان بۆ دیاریەکرێ. بەڵام لە یاساکەی پەروەردگاردا ئەبینین تێکڕای ژیانی ئێمەی تەرخان کردووە بۆ ئەوەی کەوا خزمەت بە منداڵەکانمان بکەین. ئەبینین پێش ئەوەی منداڵەکانمان بێتنە بوون، داوامان لێکراوە کارێک بکەین بۆ ئەوەی کەوا تێکڕای ژیانی منداڵەکانمان بە بەختەوەری بمێنێتەوە. ئەویش یەکەمینیان هەڵبژاردننی هاوسەرێکی خاوەندین و ساڵحەیە، یاخود هاوسەرێکی ساڵحە، بۆ ئەوەی لەم ڕێگەوە بتانی منداڵەکانت بەختەوەرترین بکەی. پاشان لەگەڵ هەڵبژاردننی ئەم هاوسەرەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو ئامۆژگاریمانەکە. یەکێکیان بۆ ئەوانەی کەوا ئەیانەوێ هاوسەرگیری بکەن لە کوڕان، ئەفەرمێ ئاگادار بن، جۆرەکانی هاوسەرگیری چوارن، بەڵام فەظفەر بذاتی الدین، تۆ هەوڵ بدە کەسێک بهێنیت نزیک ببیتەوە لە کەسێک کەوا خاوەندین بێ. و ڕوو ئەکاتە ئەو ماڵانەیشی کەوا کچیان هەیە، ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئیذا جاءکم من تەرضەون دینەه وخلقه فزەوجوه. ئەفەرمێ ئاگادار بن، ئەگەر بێت و کەسێک هاتە داوای کچەکانتانەوە لە دین و لە ڕەوشت بەرزی شارەزابوون، لێی ڕازی بوون کچەکانیتانی پێ بدەن، چونکە دوو هۆکار هەیە بۆ ئەمە. تۆوی باش لە شوێنی باشدا ئەچێندرێ، ئەگەر بێت و تۆوێکیش باش بێ، زەویەکە بە کەڵکی چاندنەیە دیسانەوە ئەو تۆوە بەرهەمدار نابێ. بۆیە پەروەردگار، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم داوایەمان لێیەکا. پاش پەیداکردنی ئەم جۆرە کەسانە لە کاتی مباشەرەکردنیاندا دیسانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوامان لێیەکا، ئەفەرمێ ئاگادار بن، ئەگەر هاتوو مباشەرەی خێزانەکانتان کرد، نزای خۆپارێزیتان بیر نەچێ لەوەی کەوا شەیطان با دەستێوەردانی نەبێ لە خۆتان و لە منداڵەکانتاندا. بڵێن بیسم الله بە ناوی تۆ ئەی پەروەردگارە، خۆمان بپارێزە لە شەیطان و ئەو نەوەیشی کەوا پێمان عەتاکەی دیسانەوە بیپارێزە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر هاتوو نەوەیەکتان پێ عەتاکرا، ئەگەر هاتوو منداڵێکتان پێ عەتاکرا، ئەو منداڵەیە پارێزراوە بێ لە دەستی شەیطان. کاتێ ئەم منداڵەیە، ئەم نوتفەیە ئەچێتە ناو ڕەحمی دایکەوە، لێرەوە ئیتر مافی زیاتری بۆ دابی نەکرێ، بە جۆرێک وەک کەسێکی گەورە هەژمارەکرێ. ئەگەر بێت و ڕۆح کرا بە بەریدا، دروست نییە بە هیچ جۆرێک لە ناوی ببەی، بۆ چونکە حسابی کەسێکی گەورەی بۆ کراوە. پاشان ئەگەر هاتوو ئەم منداڵەیە لە دایک بوو، لێرەوە دیسانەوە مافیکەی بۆ دابی نەکرێ کە یەکەمین ماف گرتنە ئامێزی دایکە و بەجێنەهێشتنیەتی تاوەکو 2 ساڵ وە شیرپێدانیەتی. پاشان هەر لەگەڵ لە دایک بوونیدا مافەکان دەست پێەکەن کە یەکەمینیان ئەوەیەکەوە بانگدانە بەگوێی ئەم منداڵەیەدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بانگیدا بەگوێی یەکێک لە نازدارترین مناڵەکانیدا، ئەوە بووکەوە حەزرەتی حەسەن بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگیدا بەگوێیدا. پاش ئەم ناو بانگهێنانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوامان لێیەکە عەقیقە و حەوتمیان بۆ بکەین، کە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ منداڵەکانتان كل غلام مرتهن بعقيقته هەموو ئەو منداڵانەی کە دێنە بوون پەیوەستکراون بەو حوتمەی کەوا بۆیان نەکرێ ئەگەر بێت و ئێوە حوتمیان بۆ بکەن منداڵەکانتان لە دەستی شەیطان پارێزراوە بێ. ئەبوو موسای ئەشعەری کاتێکەوە منداڵێکی بوو جوانترین ناوی لێناکەوە ناوی ئیبراهیم بوو، پاشان شیرینی کرد بە گەرویدا، پاشان داوای بەرەکەتی بۆ کرد کەوا ئەم منداڵەیە لە حوزوری پەروەردگاردا داوای کرد کەوا منداڵێک بێ بەرەکەت لە ژیانیدا هەبێ و خەڵکی سوودی لێ ببینن. ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوایەکە هەتاوەکو ئێستا ئەم منداڵەیە هێشترا ئاوەزووی نەگرتووە و فامی نییە. ئەم هەموو مافەی بۆ دانێ لە ناو جوانترین ناو کە ناوهێنانێتی ئەفەرمێ ناوی بنێن بە ناوی پێغەمبەران و بە جوانترین ناویش کەوا ناوی منداڵەکانتان بنێن عەبدوڵڵا و عەبدوڕەحمانە. هەموو ئەمانە بۆ ئەوەیە کەوا ئەم منداڵە ژیانێکی بەختەوەری هەبێ، هەست بە نەقس نەکات لە ژیانیدا بەهۆی ناوەکەیەوە، بەهۆی دایکەکەیەوە، بەهۆی ئەو بیئەی کەوا تێیدا ژیاوە. کاتێکەوە ئەم منداڵەیە خۆی ئەگرێ کۆمەڵێ مافیکەی بۆ دابی نەکرێ. مافە دینیەکان پەروەردەکردنی پەروەردەیەکی تەندروست بەوەی کەوا خاوەن دینێکی میان ڕەوی تەندروست بێ کەوا لە تێکڕایی ناو مرۆڤایەتیدا جێی ببێتەوە. پاشان تەکلیفەکرێ بەوەی کەوا ئەم منداڵە فێری خۆشویستنی پێغەمبەری خوا، فێری خۆشویستنی ئال و بەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فێری ڕێزگرتن لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبێ جیاوازی و فێری ڕێزگرتن لە زانایان بکرێ. پاشان کەوا تەمەنی ئەگاتە ئەوەی کەوا بزانێ نوێژ چییە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مروا ئەولادەکم بالصلاة وهم ئەبناء 7 سنین، ئەفەرمێ فەرمان بکەن بە منداڵەکانتان بۆ ئەوەی کەوا نوێژ بکەن لە کاتێکدا کەوا 7 ساڵانن، پاشان لێیان بدەن لە کاتێکدا کەوا 10 ساڵانن. لەمانە گرنگتر ئەوەیە کەوا کاتێک منداڵ ئەگاتە تەمەنی مراهقیەت ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێگەکانیان لە یەکجیا بکەنەوە بۆ ئەوەی تووشی هەڵدێر نەبن لەو تەمەنەدا کە خۆیان چاک و خراپی خۆیان نازانن. پاشان فێری قورئانیان بکرێ، ئەو قورئانەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فتەمەسەکوا به دەستی پێوە بگرن ئێوە هەرگیز تووشی گومڕای و لادان نابن. ئەمە مافە دینیەکانە لەسەر باوک و دایکەوە ئەم منداڵەیە پەروەردە بکەن بە مافێک لەو مافانەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی دیاری کردوون. پاشان کۆمەڵێ مافی دنیاییش دێتە ئارا کە فەرامۆش نەکردنیانە لە خۆشیەکانی دنیا، تەنانەت لە مەلەوانی و لە فروسیەت و لە سوارچاکی و هەروەها لە فێرکردنی شمشێربازی و یاخود فێرکردنی کەرەستەکانی جەنگ بۆ ئەوەی بتوانن دیفاعێک لە خۆیان، لە وڵاتیان، لە دینیان، لە ئەخلاقیان بکەن. ئەمانە هەمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانمان پێیەکە. حەزرەتی عومەر هێندە بەلایەوە گرنگ بوو نامەیەک ئەنێرێ بۆ شام، ئەفەرمێ ئاگادار بن منداڵەکانتان فێری مەلەوانی و فێری فروسیەت و فێری سوارچاکیان بکەن. ئەمانە هەمووی ئادابن و بۆ دنیایان قازانجی لەیەکەن لەگەڵ کۆمەڵێک ئادابی تردا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوامان لێیەکە لە ڕۆژانەدا بەرجەستەی بکەین لەوەی کەوا منداڵەکانمان فێر بکەین چۆن نان بخۆن، چۆن ئاو بخۆن، چۆن هەڵبستنەوە، چۆن مامەڵە لەگەڵ تاک و کۆمەڵگەدا بکەن، چۆن هەڵس و کەوت لەگەڵ دایک و باوک و مامۆستایان و پێشەوایانیاندا بکەن، چۆن هەڵس و کەوت لەگەڵ گەورەکانیاندا بکەن، چۆن هەڵس و کەوت لەگەڵ منداڵ و هاوڕێکانیانە بکەن، چۆن هەڵس و کەوت لەگەڵ بچووکەکانیشدا بکەن. ئەمانە هەمووی ئادابن و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموویانی بۆ باس کردوین بۆ ئەوەی کەوا کۆمەڵێکی جیلێکی بەختەوەر بێنە ئارا و مسلمانان سوودیان لێوەربگرن و کۆمەڵگە سوودیان لێوەربگرن.
پاشان دایک و باوکیش لە ژێر سایی ئەواندا ژیانێکی بەختەوەر بەدەست بهێنن لە کۆتا ساتەکانیاندا نەڵێن بریا ئێمە ئەم منداڵانەمان لە سەرەتادا بە پەروەردەیەکی ئیسلامی پەروەردە بکردبا بۆ ئەوەی ئێمە ئێستا ئەمڕۆ دووچاری ناڕەحەتی و دەربەدەری نەبینەوە. ئاگاداری منداڵەکانتان بن چونکە منداڵەکانتان لە قیامەتدا سوپرایزی گەورەیان هەیە بۆ ئێوە کە خەڵاتکردن و تاج لە سەرنانی ئێوەیە بەبێ ئەوەی ئێوە خۆتان هەستان پێکردبێ. بۆیە ئاگادار بن تا منداڵەکانتان بەلا ڕێدا نەبرێن ئێوە دەستیان بگرن و شاڕێگەکەیان پیشان بدەن. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.